همکه یل بردرگی هوا و خزانه واکو محبو وی برنامه هل بجارتی دپیک و سردان واکین داکو بزانین کارا شوا چوایو ما هندک سپرایزین تایبت بوانید آماده کرین ده پیشکشی وانکی گل مبر سپاس که درگاه خود لایمت کرده و برایزی بخیر بسرچاون هندک پرسیاری کردمان هبو لسر جیانی و فرمو صاحب فرمون سپاس چند کلیره داشین؟ با قرآن سالک و دو مانگا سالک و دو مانگا ادی پیشتر لچند در بود؟ پیشتر لشاویسی بوم لگه مال داکومان بوم بله لگه مال داکومان بوم استاج سالک و دو مانگا آتی ماوخانیه بله و كريه وانية؟ أري والله كريمة من دالك ما تمني يازد صالة لسناعي مامزا وإجدكتن أو يعني مصروفك برا دكتن أو يديش معاشك ما جياني خمان في برا دكي معاشك چند صدوشتك هزار وبزنمانية؟ أبله صدو حفتا وبينزي دمكري خاني صدو حفتا بينج دكري خاني بله والله كركت لسناعي روجاني چند تقريبا؟ القرآن 10,000 و15,000 حسب شو له أري والله خوي لخندنكشي بردوامه يعني وازي لخندن هنا والله خندنكي ذكرت والله مستناستا مكتبه بو هر لبر إيشكي؟ أري والله لبر إيشكي إتسكم والله شيرو حفاظي لنا ودستما بس شيرو حفاظي شي قودي شيري بده هزاريا باكيان نما بزانا وفاتي كردي بالله كي وفاتي كردوها؟ والله هي وصالك وفاتي كرديها بچي جاني لدزده؟ بقرآن لسه كفيلاتي باري لما عرزان كفيلاتي كردبو إبرادري باشن جداوي باري لي كردبو ديار بو بداو قالاتبون لسه إيشي راس لحفت قاتي فريدا بو أخواري كولا ويك لحفت قاتي تيال دابو نوزده روش زنا زمان نديتوا بيستمر روش زنا زمان ديتوا خو عفوك إن شاء الله سلامت بس أدي كو أويدكن إساما مانجي رمضان بله پیداویستی منداڵەکان زۆرن چۆن دابینی دەکەن بە قورعان ئەو کاتی هاتمە خانەی توانای ئەوم نەبوو کرێخانی پێیاکەم کەوەنتەرەکەم فرۆشت کەوەنتەرەکەت فرۆش بۆی کرێخانی کرێ چەمانگت پێدا بەڵێ کرێ چەمانگت بەو کەوەنتەرەدا بەخۆی کەوەنتەرەکەم باید 200,000 بوو 175 کرێخانی 20,000 بوو چەند بوو ماوە لو مەسروفەکەی کوڕەکەت ناوی چییە؟ جەواد جەواد بەڵێ کاک جەواد کە ئیشی ئەوەی دەکاتن سناعی دەکات ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئەوە هاتوین کە تان تا ڕادێک زانیاریمان هەبوو کە ئیش دەکات بەسەوە مازانی کەوازی هێنا بۆی ئێستا ئێمە خەرجی خوێندنەکەی دابین دەکەین هی 2 ساڵی هی خۆی و خوشکۆبراکانی و هیچ پێویست ناکاتن ئەو کار بکاتن پێویستە ئەو ئاگای لە خوێندنەکەی خۆی بێتن خوێندنی ئەو لە هەموو شتێک گرنگترە بۆیە ئێستا هەرچی خەرجی ئەوە هەرچی پێداویستی ئەوە لەسەر ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی و دەبێت بگەڕێتەوە سەر خوێندن پێم وایە توش ئەوەت پێخۆشە بەڵێ ئاری وڵی پێم خۆشە وەڵاهی حتا دەمرم کاک ئیسماعیل چاکەی لە بیر ناکەم بەڕاستی حتا ماوەکاندی ئەو بەخۆی زەرجی تەواو نییە حتا ماوەکاندی پارە عیلاجم هەر عیدی کاک ئیسماعیلی بوو ئێمە و هەموو کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی لە خزمەت هەموو ئەو خەڵکەداینە ئەوەی کە بزانین لە وەزعێکی خراپدان ڕەوشێکی دارای خراپدان نەخۆشیەکەی ئەویش خەرجیەکەشی لە ئەستۆی ئێمە دەبێت وەکو دەستگای خێرخوازی بارزانی باشە بە پاسەیەکی زیاتر ناو ماڵەکەش بکەین لەگەڵ سەرمایە کۆنامسەوە ینی دیارەنە لە بخۆنایك ئەوەیەک بکراوە جامەکانی زۆربەی شکاون ئەو سپارزستانی هەر تێم قەتاندیە
ئەو سارش گوتم با بقەتینم پاشن جێم بار دەکەم و چ کرێیەکە ماتەدان گوتم بەجارێ خۆم کڕکەم تێدا تا کرێیەکەم تەوابی ماوەکانیش گوتم دیار بوو کاک ئیسماعیلوان گوتیانە من سەردان دەکەینەوە ئەمنیش بارم نەکرد گوتم مەتا کاک ئیسماعیلوان دێنە تا ڕەمەزانش تێدا دەبم پاش ڕەمەزانی بار دەکەم نەک وەڵاهی مردینە لەگە سەر دەچێت چێن دەرەگەر نەقلبی بە قورعان هەر خانێکی دیکە هەبێت بەڵام پێنجمدا لەناو ئەو هەیکەلەی ڕاستی زۆر زەحمەتە هەر زۆری زەحمەتە بەس چ بکەم کرێیەکەیان لۆمدا گوتمە تا کرێیەکەم تەواو دەبیتن پاشن جبل عیلازش بکەم ئەوش هەر تێمامەوە دێمە سەر کرێیەکە دووبارە بەس باسی ئیشەکە بکەم بیرم هات سەگوتمان کوڕەکەت پێویست ناکات ئیش بکاتن ئەوە حەزت لێیە خۆت فێری خەیاتی بکەی ئەوە هەر لە ناو ماڵ ئەو ئیشەش بکەی یان حەز لێ نییە وەڵاهی خەیاتەکە یعنی خۆشە هەبێتن دەست منداڵی ساوە لە ناو دەستم بوو نەکە برێنکەل و مەحەلێ ئەو بکەم نازانم ئەوها ئەدێ ئەگەر خۆت فێرکەی بوون منە کەسەکە فێرت بکەن و لەمە بەدوا بێتە پیشەیت و وەڵا خوشکمان دەزانن خەیاتی من نەمزانم جا حەز دەکەی توش فێر بیانە ئەری وەڵا تشتێکی ها هەبێ خۆشە زۆر باشە ئێمە گوتمان کوڕەکەت پێویست ناکات ئیش بکاتن مەکینەیەکی خەیاتی و بە هەموو کەلوپەلەکانیەوە بۆ دابین دەکەین بۆ ئەوەی و ئەگەر پێویست بۆ کەسێکیشت کە فێرت بکات ئێمە کەسێکیش دابین دەکەین خەیاتێکی باش بۆی فێری خەیاتی بکاتن ماوەیەک لەگەڵت بێت و سەبر بچێنە و پیشەی خەیاتی ئەمە ببێتە پیشەیت و هەر لە ناو ماڵی خۆت ئەم ئیشە بکەی باشەوانە ئارێ وەڵا زۆر پێم باشە ئینشاءڵڵا دەرگایەکی باش دەبێتم بۆیەوە بە تەمای خۆی گەورە من هیچ خواردن و شتێکم نەدیت لێرە نازانم قورعانە من دەمێدیش باسم کرد گوتم ماوەکانی هاتمە دەستگای بارزانانی پارەیان دامێ و کارتون ئەرزاقییان دامێ بەڕاستی هەتا ئێستا یعنی لەبەرە و کوڕی نەبی مەسروفەکەم ئەو هەماوە ماوە شتی پێ بکڕم ئەگەنە پێم تا نابێتن یعنی کە برێن فەردە برنجوە و تشتانت لە ماڵدایان دەبێت بوو دەرمانەکەی و کرێیەکە بێتن یان بۆ شیر و حەفازەکەی بیت ئەرێ خواردنەکە بەشی نامێنێ ناوەڵە ناوەڵا پێم تا نابێت هەروەکو باسم کرد ئەوەی چۆنی وەرە وەرە کچم وەرە کچم وەرە ئەمە کامیانە مامەی ئەڤینە ئەڤینە چۆنی ئەڤین باشی سەلامەتی تەمەەن درێژ بی ئینشاءڵڵا گوتمان ئەو ئیشەی کە بۆ ئێوەماندانا بۆ ئەوەی سەبر ببێتە پیشەی ئێوە لەگەڵ ئەوەش ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی موچەیەکی ماگانەشتان بۆ دادەنین وڵاهی مەمنونتان دەبم کە لەمە بە دوای نابێت کوڕەکەت ئیش بکات خەرجی خوێندنی خۆی و نەخۆشیەکەی هەمووی دابین دەکەین لەگەڵ ئەو مەکینەی دوورمانە ئەوانە کە کەسێک فێری ئەو ئیشەشت بکاتن و موچەیەکی ماگانەشت بۆ دابین دەکەین دەست چاوتان خۆش بێ زۆر سپاستان دەکەم مەمنونتانم ئێمە خزمەتانەکەین بەڕێزی سپاس جا ئێمە ئەگەر بمانەوێت بۆ نمونە کرێی ساڵێکی ئێمەش کرێی ساڵێکی هی خانووەکەتان بۆ بدەین پێتان خۆشە ئەم خانووە بێت یان خانوویەکی تر وڵاهی هەر خانێک بێت مەهیم گوتم هەتا ڕەمەزانی لێرە دەمینێمەوە حەز دەکەی ئەگەر کری خانووتان بۆ بدەین لە شوێنێکی تر بێتن یان یعنی دوای ڕەمەزانێت شوێنێکی ترتان بۆ بەکرێ بگرینیان ئێرەش بێ هەر ئاسایی بەخوا گوتم هەتا یعنی پاش جێژنەش لێرە بخەتینم وڵا خانین کرێزانین چەند ڕەزالەتەکە والله ئێستا حالیەتەن بۆ قورعانەی ئێستا حالیەتەن ماوە پێرێ 50,000 ما بوو دایتمە ساحب خانی ئێستا 6,000 ڕێک ئەم قەرداری ساحب مۆلی دەیمە على سەز ئەو دوو ڕۆژەم دابایە ئەو دوو ڕۆژەم دابایە زۆرەوە مەڕاستی باش ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی کرێی ساڵێکی خانووشتان بۆ دەدەین جا کوێتان پێخۆشەی ئێرە بێیان شوێنێکی تر وڵایە من لێرە دەمینێمەوە تا پاش جێژنەش ینی ئەگەری ساڵێک بدەین هی ئێرە بدەین یان هی شوێنێکی ترتان بۆ بدەین وڵی ئەگە بدەن ئێرە بدەن ئەمن لێرە دەمینێمەوە تا پاش جێژنەی من باسی ساڵێک دەکەم ئەج وڵا بدەن قەینە دەمێنی مەمنونتان ئەرێ وڵا دەمینێمەوە ئەگەر هی ساڵێک بدەین ناچاری لێرە نەڕۆی نانە ناڕۆم مادەم بدەن ئێستا ماوەکانی خێرخوازە ئەوەی کرد بەتوم گوت کرێ ساڵە چیلۆدام نەچوومە دەرە تا کرێەکەم تەواو بوو
ئێستش بەتەمانی مەدەر بچم ڕاستی خوا گەورەیە بەتەمای خۆی خوا گەورەیە وەکو باسم کرد بۆکو کرێ خانوو کاک یوسف ئەگەر ئازیێت نەبێتن بێلام کە تۆ ئەوم بدێ ئەفۆن چۆنی ماوە بفکڕم بە کاک یوسف فەرموو دەستان خۆش بێت زۆر زۆر مەمنونم سپاستان باسی دەکەم کرێ ساڵێکمان کردوانە بەڵێ. زۆر باشە جا پێم خۆشە خۆت ئەو کارتونە بکەیتەوە دەست چاوتان خۆش بێت زۆر زۆر مەمنونم سپاس چیەوە مەمنونم سپاس کە ببینیم بەشکم بزانینەوە چییە خوای زۆر شکر الحەمدولله سپاستان دەکەم بەڕاستی قەتەوە هەم نەدەدیت زۆر زۆر مەمنونم ئەمە کلیلی خانوویەکە دەست چاوتان بە خۆش بێت تەواوی کەلوپەلی ناوماڵەوە دەست چاوتان خۆش بێت زۆر زۆر مەمنونم بە هەموو کەلوپەلی ناوماڵەوە بەڕێزی چیتر خواخێتان بنووس یا ڕەبی چاوتان لەوە نابێت کێ کرێ دەدەن یان کێ لە جاتی ئەوە کرێ ساڵێک یان چەند مانگێک دەداتن زۆر زۆر مەمنونم سپاس بەڕاستی قەتەوە هەم نەدەدیت زۆر زۆر مەمنونین گۆمە سپاسی خۆی ئێمە حەزمان دەکرد زۆر زووتر بێن خزمەتان بکەین بەڵام ئیتر داوای لە بردنمان هەیە چاوتان خۆش بی زۆر زۆر مەمنونم سپاس زۆر شکر الحەمدولله باوەڕ دەکرد ڕۆژێک دەبیە ساحەبخانێ خۆت قەت بەس لەکن خوای گەورە زۆر ئاسان بوو زۆر زۆر مەمنونین گۆمە خوا خێرتان بنووسی یا ڕەبی دەست و چاوتان خۆش بێت پێشوازتان لێ دەکەم پیرۆزە بری مامە جان دەستان خۆش بیدێ پیرۆزە ئینشاءڵڵا دەست هیوادارم باش بن زۆر زۆر مەمنونین گۆمە سپاستان دەکەم ئینشاءڵڵا ژیانێکی دەست پێ دەکەن بەڕێزی خوا خێرتان بنووسی یا ڕەبی بەڕاستی ئەوە چەندە یعنی هەر لەناو هەر بەو کەلوپەلەی قەتان دیتم بەس الحەمدولله زۆر شکرم ئینشاءڵڵا باشتر دەبێت دەستی هەموو ئەو کەسانە خۆش بێت کە یارمەتیان ئێوەیان کردووە پێشوازی لە هەر هەمویان دەکەم دەست و چاویان خۆش بێت زۆر زۆر مەمنونم دەست چاوتان خۆش دەستی ئەوانە خۆش بێتن سپاستان ئێمەش دەکەم هیوادارم لێمان قبوڵ بکەن زۆر لە کاتان ناگرین سپاستان دەکەم مەمنونتان ئینشاءڵڵا ژیانێکی نێ دەست پێ دەکەن جواد دەبێت بگەڕێتەوە سەر خوێندنی خۆی منداڵەکان پێویستە تەرکیزیان لەسەر خوێندن بێتن و ئێمە لە خزمەتی بەڕێزی خوا خێرتان بنووسی یا ڕەبی زۆر مەمنونتانم خوا خێرتان بنووسیت خوا خێریوانش بنووسیت ئەوانە یارمەتیان دای بەردەوام بوونە لەسەر یارمەتی زۆر زۆر مەمنونم خوای گەورەی عنی شتێکی پێی بەخشیم ئەو منداڵانە ببنە ساحێبخانەی خۆیان بەڕاستی قەت باوەڕم نەدەکرد بەس الحەمدولله الحەمدولله و دووبارە و سێ بارە هەزار جار پیرۆزتان بێتن ئەمە لە دەستگای خێرخوازی بارزانی لە مانگی پیرۆزی ڕەمەزان نە لای ماوەی ئازاییە کە ئەو زەکات و خێرەی کە بۆ ئێمە دێتن ئێمە بەو شێوازەی دەگەینە کەسانی پێویست هیوادارم لە ئێمەتان قبول کردبێتن دەست و چاوتان خۆش بێت زۆر زۆر مەمنونم سپاستان دەکەم خوا خێرتان بنووسی یا ڕەبی سەرچاوجا ئینشاءڵڵا بەیەکەوە دەچینە خانووەکەشتان باشە دێڵە سەر هەردەچاو
پیرۆزە ئێمە خەرجی 2 ساڵی خوێندنیشمان دابین کردووە بۆ هەموو منداڵەکان ئینشاڵڵا دەبێ بگەڕێنەوە ئەوەی لە خانووەکە بۆ ئێمە گرنگتر خوێندنەکەیە لەبەر ئەوەی خوێندنی گەشت وا دەکاتن کە ئەوان داهاتوویەکی گەشیان هەبێت هەرێکیان لە مستەقبل هەرێکیان کوڕێکە دەبێتە ماڵ و حاڵێکی تایبەت بەخۆی بۆیە گرنگە تەرکیزیان لەسەر خوێندنی خۆیان بێت ئەوەی تریش کە دەمیست ئاماژە پێ بدەم دەستگای خێرخوازی بارزانی ئەمەی دابین کردووە لە ڕێی بەڕێز خالت خۆشنا و کۆمپانیای هێمن گرۆپ خەرجی تەواوی خەرجی بڵێن ئێوە ئەو دیاریانەی کە بۆ ئێوەماندانا بۆ ئەو لە ئەستۆی گرتبوو و هیوادارم هیچ کەم و کوڕێکیشمان نەهێشت بێتن دەست خۆش بێسپاسان دەکەم دەستخۆش لە ئەو کاکەی دەکەم زۆر مەمنونی مەسپاس دەستخۆشی لە دەستگای بارزانیش دەکەم ئێمە مەمنونپاسان دەکەم بە ڕێزی مەمنون پیرۆزە جا خانووەکەی خۆتانە و پێم وایە ئێمەش دەبێ بڕۆین دەست خۆشتان مەمنون دەست خۆشتان لێ دەکەم دێڵە ژیانێکی خۆش ئینشاءڵڵا باشە دێڕەسەر بێت